بینەران و گوێگرانی خۆشەویست وێڕای سڵاوێکی گەرم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی لێکدانەوەی هەواڵ. خەباتی کرێکاران، معەلیمان و خانشینکراوان لە شەوە زەنگێکدا کە کۆماری ئیسلامی بە پەرەپێدانی هەژاری، بێکاری و خەفەقان پێکی هێناوە، هاوشێوەی مەشخەڵێکی دراوشاوەیە. معەلیمانی خەباتکاری لەسەر کار و خانشینکراو باشێکن لە چینی کرێکار لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە هێنانە پێشەوەی خواستی مایشەت بە مەحکومکردنی دەست بەسەرکردن و بە خواستی ئازادی معەلیمانی بەندکراو زیندان و دەستگای قەزایی واتە پایەکانی مانەوەی ڕژێمی دیکتاتۆری ئیسلامیان بردووەتە ژێر پرسیارەوە. معەلیمانی خەباتکار بەم جۆرە هیوا بە گۆڕانکاری شۆڕژگەڕانیان لە ناو کۆمەڵگادا بەهێز کردو و دەیکەن. ئەوان بە شێوەیەکی دیارتر لە پەنا کرێکارانی وەک سنعەتی نەوت، شۆفێر واحیدەکان و باقی ناوەندەکانی دیکە بە هێنانە گۆڕی داخوازی پێویستی کەمکردنەوەی گوشارەکان بۆ سەریان خۆیان وەک پشتیوانی شێلگیری داخوازی ڕاواکانی گشت چین و توێژە ستەم لێکراوەکانی نێو کۆمەڵگا ناساندووە. هەروەک ئاگادارن لە ماوەی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی گوشارێکی زۆری بۆ سەر مامۆستایانی تێکۆشەر و خاوەن هەڵوێز هێناوە. بەشێکی گرتوون، بەشێکی لە سەرکار دەرکردن و خەریکی پەروەردە سازی تازەیە بۆ ژمارەیەکی تریان. سەبارەت بە هۆکاری ئەم قۆناغە نوێی گوشارەکان داوامان لە بەڕێز هاوڕێ سەلام قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بەشداری بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بێت لە ستۆدیۆ و وەڵامی چەند پرسیارێکمان لەم بوارە بداتەوە. دەچمە لای هاوڕێ سەلام لە ستۆدیۆ لەگەڵمانە. هاوڕێ سەلام بەخێر بێی، زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. سڵاو لە جنابت و هاوکارانت، خواهش دەکەم لە خزمەت. زۆر سپاس. هاوڕێ سەلام، بە پرسیار یەکەم لەگەڵ تا دەست پێ دەکەم. ئەمەوێ بزانم ئەو گوشارانەی خراوەتە سەر مامۆستایان لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ ئەوەی ڕاستی بێت سەرچاوەی ئەو گوشارانە لە بارودۆخی خودی ڕژیمە دەتوانین سەرچاوەکەی پەیدا بکەین. بەڵێ. ئەو ڕژیمە ڕژیمێکە کە لە توولی چەند ساڵی گوزەشتا بەرامبەری چەند ئاخێزی کۆمەڵایەتی بووتەوە لە ئێران. ئەو هۆکارانەی کە ئاخێزەکانی دروست کردووە قوڵتر بووتەوە، هیچ کامێکی حەل نەبووە، گوشاری بینملەلی لەسەری زۆرتر بووە و پێشبینی ئەو ڕژیمە مدەت هاسە تا بەر لە ئەوەی کە ئەو گوشارانەی بکەوێتە سەری و هەتا شەڕی 12 ڕۆژە پێشبینی سەرانی حکوومەت سەرهەڵدانەوەی ئاخێزێکی تر بوو لە کۆمەڵگای ئێرانە. تەبیعەتەن لەو حاڵەتانە ئەم جۆرە حکوومەتانە ئەترسن لەوەی کە ئەگەڕێن بۆ ئەوەی ئەیجنتەکان، ئەو کەسانەی کە ئەتوانن ئەو تەیفانە، ئەو قەشانە، ئەو چین و توێژە کۆمەڵایەتیانەی کە دەتوانن سەرچاوەی گۆڕان بن، کە لە ڕابردووە سەرچاوی گۆڕان بوون و مامۆستایان و بزوتنەوەی مامۆستایان بە درێژایی دوودەیە ئەگەر لە هیچ بوارێکی ترە دەستکەوتی بەرچاوی نەبوو بێ، بەڵام دەستکەوتێکی بەرچاوی هەبوو هەر لە کاتی شۆڕشی ژینایشدا دەم و دەستگاهای ئەمنیەتی کە درمناسی ئەوەیان کرد کە شۆڕشی ژینا بۆچی ڕوویدا، لەو درمناسیەی کە کردیان یەکێکی ئەو بوو کە بزوتنەوەی مامۆستایان حزوری خەڵکی لە خیابان عادی کردەوە، نەهادینەی کردەوە، خەڵکی فێر کرد کە تۆ دەتوانی بۆ داواکاریەکانت بچیتە شەقام. و داواکاریەکانی بزوتنەوەی مامۆستایانیش تەنها داواکاری سنفی و پیشەیی نەبوو، هەرچەند کە داواکاری سنفی پیشەییشی لە خۆ دەگرت، بەڵام داواکاری گشتیشی تیا بوو کە داواکاری هەموو کۆمەڵگا بوو. بۆ نمونە خوێندنی بە خۆڕایی، بۆ نمونە گۆڕانی سیاسەتی خصوصی سازی مەدرسەکان و سیاسەتایی ئالەو نەوعەکە لە زەرەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و لە زەرەری قوتابیەکان بوو. بۆیە ئەوە گرەیدان مامۆستایانی گرێدا بە شێوەیەکی قوڵ بە کۆمەلگاوە و مامۆستایانی سەرفەنەزەر لەو دەرسانەی کە لە مەکتەب دەیڵێنەوە بوون بە مامۆستای فێرکردنی خەڵک بۆ شێوازی خەباتکاری مەدەنی، بۆ شێوازی بەرەنگاری حکوومەت لە سەرخواستەکانیان و ئەبینین کە حکوومەت زۆرترین لە ئەنواعی شێوە فشاری هێنا بۆ مامۆستایان، بەڵام دواتر هەر پێی وابوو کەم بووە. مستەنەدی لەسەر دروستکردن، بەردەوام گرتنی، تەعەڕوز و بێحورمەتی پێکردن، بەڵام تەداومی بەردەوامی ئەو بزوتنەوەی مامۆستایانە
بە دروست منیش پێم وایە یەکێک لە سەرچاوەکانی بزوتنەوەی شۆڕژگەرانەیە کە سەری هەڵداوە جنبشی ژینە لەو حەزورە بەردەوامی مامۆستایان بوو، ینی مامۆستایان جیلێکیان فێر کرد کە تۆ دەتوانی لەسەر خواستەکانت مافی خۆتە حەقی خۆتە لەسەر خواستەکانت بچیتە شەقام و ئێمە لە دوای شۆڕشی ژینە بینیمان ئەم فشارانە دەستی پێکرد و ئەستش کە هەر نازرێک لە سەیری کۆمەلگای ئێران کات ئەزانێت کە کۆمەلگای ئێران لە بەردەمی گۆڕاندایە ئەو گۆڕانە چەند دەگەڕێتەوە بۆ فشارهای بینەملەلی و کێشمەکێشی ناو خودی حکوومەت و ئەوەی کە سەر لێ شێواوی حکوومەت لەوەی کە لە سیاسەتی دەرەوەی بەرامبەر بە قەیرانەکانی ناوەوە چۆن چارەسەر بۆ قەیرانەکانی پەیدا بکات ئەبینی ئەو حکوومەتە یەکێک لەو شتانەی شێوەیە کە سعی دەکات تەعەڕوز بکە بەو نەهادانە بەو چین و توێژانە کە پێی وایە لە داهاتووە دەتوانن ڕێبەرایەتی هاوڕێ سەلام گۆڕان بکەن. بەڵێ دەمەوە بزانم گوشارەکان چین و ئایا ئامارێک لەبەردەستە لەسەر مامۆسایانی دەستگیر کراویان ئەوانەی لەسەر کار دوورخراونەتەوە؟ بڵێ دەزانین بە شێوازێکی زۆر لێزانانە وەختێک کە تەشەکلها و تەشەکلهای کرێکاری و تەشەکلهای سنفی و ئەوانەی کە ئادرسی معلومیان هەیە معلومە کە کاتێک کە ئاخێزێکی گشتی دەبێت و بەتایبەت بارودۆخێکی جەنگیش کە دێتە بەرەوە ئەو بزوتنەوانە لە حزوری مستەقیمی خیابانی بۆ مدەتێ وەکو تاکتیکێک سەرفەنەزەر دەکەن بەڵام بەردەوام وەکو خوێن بەناو لەشێکە چۆن دەگەڕێ ئەمانە بەردەوام لە ناو دڵی جامعە هەن و لە جموجوڵێکان ئێستا ئەو جموجوڵە خۆیانن کە دیاری دەکەن کەی بچێتە تەقابڵی خیابانی لە شەقام بێ شکل و شێوازەکەی چۆن بێ دەبینین ئەو ڕۆژانە بە نسبەتی هەموو تەمەنی بزوتنەوەی مامۆستایان کەمترین حزوری ئاعترازی مامۆستایان لە خیابان بووە شاید بڵێم لە 2-3 ساڵی ڕابردوو لە دوای شۆڕشی ژینە بە دلیل تەعەڕوزایە کە ڕۆژ بە ڕۆژ دەستی پێکرد بەڵام ئێستا چییە؟ ئێستا وەکو کارێکی پێشگیرانە دەستیان کردووە بە لەبەر ئەوەش نەیانتوانیوە مامۆستایەک زیندانی بکەن حکمی زیندانی مامۆستایەک بدەن بچن لە ماڵەوە بیگرن و دەست بەسەریکەن و بیبن بەڵام حکمی بۆ نمونە بە زۆر بازنشەستەکردنی کەسێک لە ئیش لابردنی کەسێک بەدوو لە خواستی خۆی بۆ ماوەیەک لە کار دوورخستنەوە ئەخراجی بۆ هەمیشەیی مامۆستایان یانی حکومەکاندا بۆ نمونە دوورخستنەوەی مامۆستایەک لە شارەکەی خۆی هەمووی لە بارودۆخێکە کە مامۆستا بەو پارەوە و بەو معاشش کە ئەمڕۆ وەری دەگرێت ژیانی بەڕێناچێ ئەو سیستەمە لەم حاڵەتە بەشێک لەو مامۆستایانەی لەو حقوقی کە تەنها شغڵێک کە هەیەە مامۆستاییە لەوەش بێبەری کردووە و بە ئەنواعی شێوە وەک باسم کرد یەکێکی عدەیەکی 15 کەسن مامۆستاکان لە شاری سەقز و دیوان دەڕۆ لە 3 شاری کوردستان لە 3-4 شاری کوردستان و عدەیەکی بە زۆر دوور خستوەوە لە ئیش عدەیەکی بە تەواوەتی دەرکردووە عدەیەکی بۆ ماوەیەک دەرکردووە وە چۆن بزوتنەوەی مامۆستایان لووتکەکەی لە کوردستان بوو وە چۆن بزوتنەوەی ژینگەی ژینایش لووتکەکەی لە کوردستان بوو و تەسەوریشیان لە مەوردی تەحوڵاتی داهاتوو ئەوەیە کە بە مەحسی ئەوە لە کۆمەلگای ئێرانە بزوتنەوەیەک ڕێبکەوێتەوە و ئەترازاتێک ڕێبکەوێتەوە کوردستان مەڵبەندی ئەوە دەبێت تەعەڕوزەکەیان لە کوردستان و لە تەعەڕوز بە مامۆستایانی کوردستانەوە دەست پێ کردووە و بەخۆشیەوە ئەبینین کە وەڵامی پێویستیشیان گرتووەتەوە لە کۆمەلگای کوردستان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام بۆ ڕوونکردنەوەنە لێرەدا ئەمە پرسیارێتر لە جەنابتان بکەم ئەو گوشارانەی کە بۆ سەر مامۆستا هێناویانە لە کۆمەلگادا چ کاریگەریەکی بووە و هاوخەمیەکان بۆ مامۆستا لە ڕۆی کۆمەلگاوە بە چ جۆرێک چۆتە پێشەوە؟ لە هەموو شارەکانی کوردستان تقریباً چ لە شکلی بەیانیە کە درا و تەشەکلای مەدەنی داویانە چ لە شکلی ئەوەی کە کۆمەڵێک لە چالاکانی خەڵکی شاری سەقز چوون بۆ کێوپەیمایی وە لەوێ بەیانیەکیان خوێندوێتەوە لە پشتیوانی لەوانە لە بیجار کانونی سنفی معلمانی بیجار بەیانیەکی داوە لە پشتیوانی و حمایەت و دەربڕینی ئەترازی خۆی بەوە ئەنجومەنی سنفی معلمینی تاران هەروەها هۆشداری داوە بە ڕژیم لەم جۆرە
هەڵسوکەوتێ لەگەل مامۆستایان و ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر لە چالاکانی شاریسنە کۆمەڵێکی زۆر بەرچاو لە چالاکانی کۆمەڵایەتی شاریسنە چوونەتە سەر شاخی ئاوێر لە گوێزە کوێر لە کۆبوونەتەوە شعاریان داوە بەیانیان خوێندوێتەوە و بە جۆرێک بە حکوومەتیان نیشان داوە کە ئەگەر تۆ پێت وایە عامڵی تەغیر عامڵی ڕێبرایەتیکردن عامڵی فێرکردنی کۆمەلگا بۆ مبارزەی سیاسی بۆ خەبات مامۆستایانن ئێمەش پێمان وایە ئەوانن و ئێمەش پشتیوانیان لێ دەکەین ئێمەش ئەوان بەتەنیا نایهێڵینەوە و بەڕای من ئەوەی کە ئەمڕۆ لە ئاوێر کرا و لە ئێدامەی هەموو ئەو حمایەتانەی کە کرا لە مامۆستایان بەجێترین کارێکی ممکن بوو کە دەکرا و هیوادارم هەروەها درێژەی بێ و لە شارەکانی تری کوردستانیش نیشان بدەن کە مامۆستایان هەموو کۆمەلگایان لەگەڵە. بەڵێ هاوڕێ سەلام سپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکان وەک دوا پرسیار ئەمەوێ ئەو پرسیارە لە جنابتان کەم پێشنیاری بەڕێستان چییە بۆ کۆمەلگایان بۆ ڕێکخراوەکان کە کارێ بکرێت بۆ مامۆستایان کە مامۆستایان هەست بۆ نەکەن تەنیان هەمیشە هەست بکەن کە جەماوەرێکی بەرین لە پشتیانە؟ ئەوەی ڕاستی بێت مامۆستایان بە قوڵی گرێدراون لە کۆمەلگاوە. بەڵێ مامۆستایان زۆرترین سەرکاریان هەیە زۆرترین گرێدراویان هەیە بە کۆمەلگاوە لە ڕێگەی کێوە زۆرترین جەمعیەتی حقوق بگیر لە ئێران مامۆستایانن و لە کوردستانیش و لە کوردستانیش لە ڕێگەی قوتابیەکانەوە زۆرترین گرێدراویان هەیە بە کۆمەلگاوە وەکو باسیشم کرد مامۆستایان بەتایبەت مامۆستانی کوردستان هیچیان کەم دانەناوە لەوەی کە لە عینی حاڵیەوە شغڵێکی زۆر شرافەتمەندانیان هەیە و شغڵێکی ئاستەمە شغڵێکی قورسە لە کۆمەلگای ئێرانە کە تۆ دەچیتە سەر کەلاس قوتابیەکەتە بینی پێڵاو نییە لە پێەیە پێڵاوی دراوی هەیە جلی قوتابیەکەتە بینی لە کۆڵبەری هاتوۆتەوە قوتابیەکەتە بینی باوکی کۆڵبەرە ممکنە بە سەدانجا ڕوبڕووی قوتابیەک بیتۆ کە باوکە کۆڵبەرەکەی گیانی بەخت کردووە و تۆ هەژاری و هەموو دەرد و مەینەت و بنەماڵەیە کە نەخۆشی هەیە قوتابیە کە نەخۆشە و بنەماڵەکەی پارەی دەرمانیان نیە قوتابیە کە ئەوەندە نان برسێتی و هەژاری لەو کۆمەلگایە هەیە کە تەمەرکوز و تەرکیزی لێ وەرگرتووە بۆ خوێندنەکەت لەو ڕێگەوە تۆ لە ڕێگەی قوتابیەکانەوە لەگەڵ هەموو دەرد و ئازار و مەینەتیەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردستان پەیوەندیان هەیە و بەڕاستیش بە ئەرکی خۆیان هەستاون زۆر بەڵێندەر بوون زۆر شۆڕشگەر بوون زۆر لێزانانە و زۆر کۆڵنەدەرانە ئیشی خۆیانیان کردووە تەبیعەتەن شایستەیە کە قوتابیەکان باوکو دایکی قوتابیەکان و هەموو کۆمەلگای کوردستان ئەو گرێدراویە بە مامۆستایانەوە ئەوانیش هەیان بێ بەرامبەر مامۆستایان و لە درێژەی ئەو کارانەی کە کراوە هیوادارم کە ئەوە بەردەوامی ببێت لە شارەکانی تر بکرێت ئەفتکار ئەمەڵی تر بە خەرج بدرێ بەڕای من ئەگەر بتوانن ئەو تەعەڕوزە بە مامۆستایان بکەن مامۆستایان وەکو سپەری ئەو کۆمەلگایە و چین و توێژەکانی تر ئەگەر بتوان بە ئەوان تەعەڕوز بکەن لە دوای مامۆستایان بە چین و توێژەکانی تر تەعەڕوز دەکەن بۆیە دەبێ بیان پارێزین کە خۆمانمان پاراستووە لە ڕێگەی پشتیوانیکردن لە مامۆستایان بێگومان سپاس بۆ بەشداربوون هاوڕێ سەلام لەم بەرنامەیە سپاس بۆ جەناب بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی لێکدانەوەی هەواڵی ئەم جارەش سپاس بۆیە کە تاوەکێسا لەگەڵمانە بوون.